ڕەمەزانتان پیرۆز. ئاشکرایە کە ڕەمەزان مانگی لێخۆشبوونی گوناهەکان و کردنەوەی دەرگایەکی واڵای پەروەردگاری مەزنە بۆی کە مرۆڤ داوای لێبوردندا هەڵە و تاوانەکانی بکە. هیوادارم ئەم ڕەمەزانە بێتە ئەوەی کە ئێمە یەکەم جار لەگەڵ خۆمانە ئاشبینەوە سەفەرێکی دوور و درێژ بەرەو ناوی خۆمان بکەین، اینجا بەرەو ئاسمانەکانی باڵا داوای لێخۆشبووندا پەروەردگار بکەین. دەربارەی ڕۆژوو قسە زۆرە کە من ناچمەوەتە ئاینێکەوە کە کاری من نییە و بابەت هێما کارێکی زانستیە. 10 ساڵ پێش ئێستا و لەم ڤیدیۆدا کە دەیبینن بە سوپاسەوە بۆ کەناڵی سلێمانی تەلەڤیزیۆنی یەکگرتوو بە هەمان شێوەڕێنماییمان بڵاو کردەوە لەسەر چەناڵی یوتیوبی من هەیە. بەڵام ئەم ڕێنمانی کە ئەمڕۆ بۆتان باس دەکەم کەمێک جیاوازە لەوانە. ئاشکرایە کە بەهۆی بە ڕۆژوو بوونەوە بڕی ئاو لە لەشدا کەم دەبێتەوە. ئەمەش کاریگەری خۆی هەیە لەسەر کاری کورچیلەکان و لەسەر دەردانی لیک لە ناو دەمی مرۆڤدا. هەموو کەمبوونەوەیەکی لیکیش لە ناو دەمی مرۆڤدا ئەگەری هەوکردنی پووکیان پووکەسۆ و ئەگەری کلۆربوونی ددان و ئەگەری هەستیاربوونی ددان و ئەگەری بۆنی دەم زیاتر دەکات. هەر ئاشکرایە کە لە ئاین ئیسلامیشدا وتراوەکە بۆنی دەمی ڕۆژەوان لای پەروەردگار لە بۆنی مسک خۆشترە. بە مانایەکی تر ئەوە لە ڕووی ئاینی شۆزانراوە کە ئەو کەسەی بە ڕۆژوو دەبێت بۆنی دەمی ناخۆش دەبێت. بەڵام لەوانەیە ئێمە لە ناو کۆمەڵگەدا حەز نەکەین بۆنی دەممان ناخۆش بێت. ڕێگەی ئاسان بۆ دەربازبوون لەم بۆنە ناخۆشە بریتیە لەم ڕێنمایانەی خوارەوە. 1. دەکرێت لە کاتی دەستنوێژ شوشتندا لە دەستنوێژەکانی نیوەڕۆ عەسر بە تایبەتی بە بڕێک ئاو ناودەمتان ڕابدەن، بەڵام ئاوەکە قووت مەدەن. 2. لە کاتی پاشێوکردندا هەوڵ بدەن کە ئەو میوانە زیاتر بخۆن کە ئاویان تێدایە، واتە میوە تەڕەکان لە شووتی و کاڵەک و پرتەقاڵ و جۆرەکانی تری. جگە لەمانەی کە باسکرا جۆرێک لە تێوەردراوە یان غەرغەرە هەیە کە لە دەرمانخانەکانە بەردەستە و فلۆرایدی تێدایە کە سۆدیۆم فلۆرایدی تێدایە 226 ppm کە ئێستا وێنەیەکی دەبین لەسەر شاشەکە. ئەم غەرغەرەیە دەکرێت لە کاتە جیاوازەکانی چێشتەنگاوان و ئاسراندا بەکاربێنرێت نیو خولەک دەمی پێ وەربیە و بتفێنرێتەوە. ئەمە ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە و سەرباری ئەوە بۆنی دەم خۆش دەکات و هەروەها ئەگەری کلۆربوونی ددان و هەستیاری دانەکان کەم دەکاتەوە. لە بیرتان بێت کە مانگی ڕەمەزان سەرباری ئەوەی کە سەفەرێکی ڕۆحی گرنگە فرسەتێکی جەستەیی باشیشە بۆ وەرزشکردن و بۆ پاک و خاوێنی مرۆڤ، چونکە نوێژ پاکیە و پاکیش هەر نوێژە. لە بیرتان بێ پێویستە ڕۆژانە 2 جار دەمودانتان بشۆن پێش نووستن و پاشکانی بەیانی و لە پاش دەمودان شوشتن ئاو لە دەمتان ڕانەدەن. ئێستا کە ڕەمەزانە دەکرێت ددان شوشتنەکان بکرێتە پێش نووستن و پاش پاشێوکردن و هەروەها ڕۆژانە جارێک بە پەتی پزیشکی تایبەتی ناوچەی دانەکان یان ناوچەی نێوان دانەکان خاوێن بکەنەوە. بە هیوای سەرفرازی و کامرانی و گیرابوونی تاعاتان ڕەمەزانتان پیرۆز.